ڕێک و پێک دوای تەواوبوونی هەڵبژاردن و یاریکردن بە دروشمەکانی خزمەتگوزاری دوو کۆمپانیا حەزبیەکە نرخی بانزینیان بەرز کردەوە. نرخی لیترێک بانزینی نۆرمال لە هەرێم 740 دینارە، لە پارێزگاکانی عێراقیش بە 450 دینار. تازە بەرپرسانی هەرێم بە بەغدایان وتووە خۆیان لە پاڵاوگەکانی قەیوان و کەڵک نەک تەنها بەشی هەرێم بەڵکو بانزین بۆ دەرەوەش بەرهەم دێنن. طبعا ئێمە لەو ئەو ڕۆژێک کە کۆبوونەوەمان هەبوو لە پەرلەمانی عێراق لەسەر متمانەدانی پێ بە وەزیرەکان، وەزیری نەوتی عێراقم بینی جەبار لەعابی، قسەم لەگەڵا کرد تقریبان دەقەیە قسەمان کرد لەسەر ئەم بابەتی نەوت و سوستەمەیەوانە. من داوام لێ کرد کە نەوتی سپی و بنزین بۆ سلێمانی و بۆ هەرێمی کوردستان بنێرێت، چونکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هەمووی وەزعی ئابووری خراپەوە، لەگەڵەوە ناوچەیەکی زۆر ساردە دەبێت چۆن بەرمیلێک بۆ بەسڕە دابینگاوە 2 بەرمیلی بۆم ناوچانەش دابینگا. ئەو بەرلەستان ئەمەی بە من وتوتی بۆ نەوتەکە ڕێژەیەکم ناردووە وەرە بۆ وزارەت بۆ ئەوەی بە دوواداچوون کە ئایا بزانە ئەو ڕێژە دابش کراوە یا دابش نەکراوەمە. یەک دوو بۆ مەسلەی بنزینی ژووتی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان پێمانی وتووە ئێمە توانین پێداویستەکانی خۆمان دابینکەن، پێویست بەوە ناکایەوە بۆمانی بنێرن. ووتی خۆی ئێمەش هەر لە پاڵاوەکانی ئەوە دەیپاڵەوێنی و ئەو بنزین و سوتەمەنی ئەبین لە شوێنەکانی تر دابشکەین. ئەو دوو پاڵاوگەیە کە قەیوان هی یەکێتی نیشتیمانیە و کەڵەکیژی کۆمپانیای کاری سەر بە پارتی دیموکراتی کوردستانە، توانای دابینکردنی نەوتی سپیان بۆ هەموو هەرێمی کوردستان هەیە، بەڵام 1 لیتر نەوتی سپی بۆ خەڵک ناپاڵێون. لە ڕابردووشدا ئەوە دەرکەوت ئەو پاڵاوگانە نەوتی سپی دەکەنە بانزینی فڕۆکە و بە قازانجێکی زیاتر دەیفرۆشنەوە. خەڵکی هەرێمیش ڕێک و پێک وەکو حکوومەتی هەرێم دەستی لە خەڵکەکەی شوردووە، ئەوانیش دەستیان لە نەوتی حکوومەتی کوردی شوردووە و 3 ساڵە چاوەڕێی بەرمیلێک نەوتی سپی بەغدا دەکەن کە هێشتا بە تەواوی ئەویش دابش نەکراوە. بەهۆی بەرزی نرخی بەرمیلێک نەوتی سپی لە هاوینیش تەنانەت ئەو بیرۆکەیەش فەشەلیەنا کە خەڵک هاوینان نەوت بۆ زستانان بکڕێت. ئەمە ئەوە ئەگەیەنێ کە حکوومەتی هەرێم لەلایەنێکی پارتیوە بەڕێ ئەبرێ کە دوو حزبن، بەڵام دوو کۆمپانیان ئەم دوو کۆمپانیا وەکو مافێ تەعامل لەگەڵ خەڵکاکەن و هەوڵەدەن شت گران بکەن بۆ ئەو شتانە خۆیان بیهێنن بە نرخێکی گران بە هاوڵاتیانی بفرۆشن، وەکو دەزانینیش لەم ناوچەیە هەمووی بەسەلەی نەوت لە ژێر کۆنتڕۆڵ یەکێتی و پارتیایە. یەکێتی و پارتی ئەوەی پەیوەست بێت بە حکوومەت و کەرتی حکومیەوە داگیریان کردووە و ئەوەشی حکوومەت دەیداتە کەرتی تایبەت. هەر ئەو جووت حیزبە لە ڕێگەی کۆمپانیا حەزبیەکانیانەوە بە تایبەت کۆمپانیای نۆکانی یەکێتی و کاری پارتی کەرتی تایبەتیشیان داگیر کردووە، بێگەڕانەوە بۆ تەندەری ئاشکرا و کێبڕکەی نێوان کۆمپانیاکان پرۆژەکانیان لە نێوان خۆیاندا دابش کردووە. ئەو دوو کۆمپانیا حزبیەش لە چایی و جگەرە و ئامێرە کارەباییەکانەوە بیگرە تا نەوت و بانزین داگیر و دابشیان کردووە و بازاڕیان قۆرخ کردووە و نرخ و بوونی هەر کاڵا و شتومەکێکیش بەپێی قازانج و زیانی ئەوان دەبێت، نەک چاودێری و بوونی حکوومەت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.